پرۆژە یاسای لێبوردنی گشتی لە هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە باوتەی پەرلەمانتارانی کوردستان بۆم قۆناغی ئێستان پرۆژەیە زۆر گرنگە و کێشەیەکی زۆر لە ڕووی یاسایی و داراییەوە لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان لەسەر حکوومەتکەم دەکاتەوە و چارەسەر دەکات. پرۆژە یاسای لێبوردنی گشتی لە هەفتەی ڕابردوو لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کرا، پێشتریش دوو پرۆژە یاسا لەم جۆرە ئامادە کرابوو، ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرابوو، هەر سێ پرۆژەکە بەیەکەوە دەبێت گەڵاڵە بکرێتن بۆ ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت لە پەرلەمانی کوردستان. بۆیە شێوازی زۆرە دەبێت جۆرەکانی جیا بکرێتەوە و خاڵبەندی بکرێتن. ئومێد دەکەم ئەو لیژنانەی کە پەیوەندیدارن بەم بابەتە شتێک بکەن، ینی حەقی خەڵکی زوڵم لێکرا و نەفەوتێتن. سێ پرۆژە یاسای لێبوردنی گشتی لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەیان بۆ کرا و ئاراستەی لیژنەی یاسایی کراون. با گوێرەی ناوەڕۆکی پرۆژە یاساکانیش لێبوردنی گشتی ئەو کەسانە ناگرێتەوە کە تاوانی توندوتیژی دژبەشدان و دزینی سامانی گشتی و بازرگانی بە مادەی هۆشبەر و ساختەکردنی درا و کاری تیرۆریان ئەنجام داوە. ئەو کەسانە ئەگرێتەوە کە بە نەعەدالەتی و وەیە بەڵگەی لەسەر نییە تاکو ئێستا لە زیندانەکانە و محاکەمە نەکرایە و وەیە تەوقیفە هەیە شەخص ئێمە کە وەکو لوژنەی مافی مرۆڤ لەو ماوەیە کە سەردانمان کردووە لە سزنەکانی هەولێر و دوهۆک و سلێمانیە کە هەیە شەخص کە 10 ساڵە لە ژۆرەیە تاکو ئێستاش محکەمە نەکرایە، هە تەوقیفە ئەمانە زۆر هەیە کە لە تاوانەکە هیچ بەریە لە تاوانەکە، بەڵام دیارە کە بڕیاری لەسەر دراوە بوویتە بڕیار کە لە کاتێک بووە کە نەتواندرایە ئەم شەخصە خۆ دیفاع لە خۆی بکاتن. لە ساڵی 2008 پەرلەمانی کوردستان یاسای لێبوردنی گشتی دەرکرد. ئەم یاسایە تا ساڵی 2012 کاری پێکراو. لە ساڵی 2012 جارێکی دیکە پەرلەمانی کوردستان یاسای لێبوردنی گشتی دەرکردەوە. لە دوای نزیکەی 5 ساڵ جارێکی دیکە پەرلەمانی کوردستان سەرقاڵی دەرچواندنی یاسای لێبوردنی گشتیە. یەکێک لە پرۆژەکانیش پرۆژەی فراکسیۆنی یەکێتیە کە خۆی لە 12 مادە دەبینێتەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.